لله قورآن دەخوێنین، تەماشا دەکەی، ذیکری خوا دەکەین، بەڵام ئەو قورآنە پیرۆزە کە ئێمە دەیخوێنینەوە، کە ئێمە ماچی دەکەین، کە ئێمە دەیخەینە سەرمان، کە ئێمە لە شوێنی بەرزادایەنین، کاریگەری نییە بەسەر خێزانەکان و کچەکانمانەوە. ئەوەی لە قورآنە هاتووە تەطبیقمان نەکردووە. ئەزانی لە قورآنی پیرۆزە خوای گەورە چی دەفەرمێ؟ دەفەرمێ یا ئەیوهە النەبی قل لأزواجك وبناتك ونساء المؤمنين يدنين عليهن من جلابيبهن. خوای گەورە دەفەرمێ ئەی محەممەد صلى الله عليه وسلم، ئەی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم، بە خێزانەکانت بڵێ، خێزانەکانت پاکترین ئافرەت، دایشی ئیمانداران ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ، بە کچەکانت بڵێ، کچەکانی خۆت، و بە ئافرەتی ئیمانداران و ئافرەتی سەحابەکان بڵێ، بە کچەکانیان، بە خوشکەکانیان، بە خێزانەکانیان، یودنین عەلەیهن من جەلابیبهن. ئەی محەممەد صلی الله عليه وسلم پێیان بڵێ خۆیان داپۆشن، جلەکانیان با لەبەرکەن، ئابا بکەن، حیجاب بن. ئەوە فەرمانی خوای پەروەردگارە بۆ کێ؟ ئەم بەردە بکوژێنە دەقەیەک لەحەسن. ئەوە فەرمانی خوای گەورەیە بۆ کچەکان و خێزانەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە خۆیان داپۆشن. خوای گەورە دەفەرمێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە خێزانەکان و بە کچەکان و بە ژنی ئیمانداران بڵێن چی بکەن؟ خۆیان داپۆشن و حیجاب بکەن. فەرمانی خوایە بۆ هەموو ئافرەتێک. باشە کچەکەی تۆ، خێزانەکەی تۆ لە خێزانەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، لە کچەکانی، لە کچی سەحابە و ژنی سەحابە باشتر و پاکتر و دڵپاکترە حەدی نەبێ هیچ کەسێک. بەڵام خوا فەرزی کرد لەسەر ئەوان. چۆن لەسەر خێزانەکەی تۆ فەرز نییە خۆی داپۆشێ؟ چۆن لەسەر کچەکەی تۆ فەرز نییە خۆی داپۆشێ؟ ئەوە فەرمانی خوایە. ئەو قورئانەمان تەطبیق نەکردو. ئەو فەرمانەی کە لە قورئان داهاتوو دەیخوێنین و ماچی دەکەین، بە خێزان و بە کچەکانمانەوە نابین، نە لە بازار، نە لە حەفلە و ئاهەنگەکان و ژنگواستنەوەکان، نە لە زانکۆ و لە پەیمانگاکان نایبینین لای زۆرێک. بە ڕێگادا بڕۆ 50 سیارە ببەرتەم تا بڕوە لەوانەیە 30 سیارە 40 سیاری کاکەم خێزانی خستۆتە پێش سیارەکە قژی بەسەرەوە بە حساب ئاوا شۆڕی کردوتە خوارە و لە چیشی بەسەرەوە نییە. ئەمە کارەساتی زۆر گەورەیە، ئەبێ بە خۆماندا بچینەوە. ئەو قورئانە با کاریگەری بەسەرمانەوە هەبێت. بەڕاستی پانتۆڵ حیجابی شەرعی نییە. پانتۆڵ ئەسڵەن بۆ ئافرەت هەر حرامە، دروست نییە. پانتۆڵێک کاتە پێی و لەچکێ دەست خۆش و مادەم لەچکت کرد و دەستت خۆش بێ، دەی خوشکە بە ڕێزەکەم جلەیەکی شەرعی لێ بکە، مەڵێ بمە پیرێژن. عایشە کاتی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ خوا فەرمانی پێکرد و خێزانەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و خێزانی سەحابەکان و کچەکانیان زۆرێکیان هەمویان دە 12 ساڵ و 15 ساڵ بوون. خوا فەرمانی کە خۆیان داپۆشن، نابیتە پیرێژن. مادەم فەرمانی خوایە جێبەجێی دەکەم. ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ ئامادەیە کوڕێکی لە پێناو فەرمانی خوادا سەر بڕێ. تو ئامادە نین لە پێناو خوادا جلە شەرعی لەبەرکەی؟ ئەبیتە پیرێژن؟ تخوا ببیتە پیرێژن بە قسەی عەقڵی خۆت، بە قسەی شەیتانە، لەوە باشتر نییە بڕۆیتە ناو ئاگری دۆزەخەوە. خوشکە بە ڕێزەکەم، خوای گەورە فەرمانی بە ئێمە کردووە قورئان تەطبیق بکەین، نەک ماچی بکەین، نەک بکەین ناو پەڕۆیەک و دای بنین.